بەناوی خوای گەورە و میهرەبان ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی هەروەکو ساڵانی ڕابردوو ئەم ساڵیش هەستین بە ئەنجامدان و زیندووکردنەوەی سونەتی گەورەی قوربانی کە تێیدا 2 سەر ڕەشەوڵاخ و 11 سەرمەڕ کرانە قوربانی و تەواوی ئاژەڵەکانیش لەلایەن کەسانی خێرخواز و خواپێداوە دابین کرابوو. لێرەوە داواکارین لە خوای گەورە لیان قبول بکە، پاداشتیان بداتەوە لەسەر ئەو کارە گەورەی کە ئەنجامیان داوە و ئەشمەوێ ئاماژە بۆ بکەم تەواوی ئەو قوربانیانەی کە کران سەربڕینی ئاژەڵەکان لەلایەن تیمێکی خۆبەخشەوە کە وەکو ساڵانی ڕابردوو ئەنجام درا و داواکارم لە خوای گەورە خێریان بنووسی و پاداشتیان بداتەوە لەسەر ئەو کاری کە ئەنجامیاندا. ئێمە وەکو برادەرانی ئەنجومەنی خەلیفان کە لە بەیانیەوە هاتین بۆ ئەنجامدانی ئەو سونەتە بەرز و پیرۆزە کەوا چەند ئاژەڵێکمان سەر بڕیە لێرانە بە هاوکاری ئەو برایانە و برێن بە هاوکاری خێرخوازانیش وە هەمومان برێن تەرتیب کردیا ڕێکمان خستی ئێستاشەوە لە عەلاگەکان ئەکرێ بکاتە دەستی فەقیر و هەژارەکان و یەتیمەکان و کەم دەرامەتەکان.